پرسی پێگەێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان گەشتۆ بەکوێ ئێستا لە چه ئاستێکدا ڕەنگە هەموو کێشەکانیان بێ تەواو نەکرای بەشێکی ماوەتەوە بۆ سەرۆکی هەردوو هەیئەتەکە سەور دەکەم هەردوو لا ڕغبەتێکی جددیان هەیە لە پێکەوە ئیشکردن ئەو قۆناغانی نەدیوە گەنجش بۆ مشکلێک نیە ئێستا پێی وایە لە یەک چاو بدەی بینی چاکە چاوەکەیتری ناکاتەوە هەر خۆی بە پاڵەوان هەر حیزبەکەی خۆی پاڵەوە سەقفی داخوازیەکانمان بگونجێنین لەگەڵ ئەم گۆڕانکاری و هەستیاری خۆناغ توانین بە ڕێژەی سەدی قسە بکەین هەوڵاتی کەمانێکی شەکە علاقەی چیاگەر لێک تێگەیشتنێکی تەواو لەسەر مەسەلەیەکی معەیەن لە نێوان هەرێم و بەغدادە ئەمە گەیشتە قۆناغی کۆتایی جاریشتێک باسی کێشەی موچە نەکرێت لە کۆبوونەوەکان ئەباسی ئەوە دەکرێت کە استراتیژی ئابوورەکان هەمە چەشن بکرێت تەنها پشتبەرنەوە و توراق موچە نەبەسرێت ناکرێت بۆ وڵاتێک کە ئەو معەرزەبەت تێ هەیە و ئاون هەیە ئەو دەستی ڕێنگینەی هەیە بۆ نانی ڕۆژانان گەنم لە دەرەوە بینی و جۆ لە دەرەوە بینی و پێویستیەکانی ژیان لە دەرەوە پێشبینی سادی ئەحمەد پیرە چییە بۆ 4 ساڵی ئایندەی گریمان حکوومەتی هەرێمی کوردستان پێگەین 4 ساڵی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی خۆمان و ئامادەکردنی خۆمان بۆ بەرەنگاربوونەوەی هاڕەشەیە ئەگەر هەیە لە سەرمان پێویستە پەلە بکەین پێویستی بە تەبایی هەیە لە ناو گروپە کوردیەکانی کە لە پەرلەمانی بە تایبەتی لە پەرلەمانی عێراق ئەوڕۆ بۆ ئێمە کارێکی زۆر پیرۆزە دەبینین وەفدێکی گەورە لە تورکیاوە هاتوون لە هێندە پارتی بۆ سەردانی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن و وەرگرتنی ڕێی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرۆسەی ئاشتنەوە و خاوکردنەوەی گریژەکان لە تورکیا سڵاوتان لێ بێم کاتتان باش لە دیدارێکی نوێدا بەرنامەیەکی نوێی دیداری ئێستاتان پێشکەش دەکەم هەڵبەت لەم بەرنامەیەدا گفتوگۆ دەربارەی پێکهێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان دەکەین هەوکات دەمانەوێت کۆبوونەوەی یەکێتی و پارتی بە بنەما بگرین بۆ ئەوەی بزانین پێکهێنانی حکوومەتی نوێ دوورە یاخود نزیکە هەوکات لە چواردەوری ئەم تەوەرەشدا کۆمەڵێک پرسیار ئاڕاستەی میوانەکەم دەکەم بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز سادی ئەحمەد پیرا و تەبێژی کێتیەکەین کاک سادی سوپاس بۆ دەرفەتەکەت شایانی نییە بەخێر بێت زۆر سپاس با سەردای گفتوگۆکەمان لەوە دەست پێ بکەین پرسی پێگەێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان گەشتۆ بەکوێ و ئێستا لە چه ئاستێکدایە من پێمە لە ئاستێکی پێشکەوتودایە لە ئاستێکی باشدایە ئێمە کۆبوونەوەی یەکەم دوایی هەڵبژاردن کۆبوونەوەی وەفدی دانوستانکەری هەردوولا بوو شاندی سەلاحیەتیان هەیە و ئەو دووشاندا پاش کۆبوونەوەی یەکەم بڕیاری ئەویاندا کە بەشێک لە شاندە باڵەکە مەشغولی ئەوە بێ مەسودەیەکی ڕەشنووسێک ئامادە بکە لەسەر تعریفکردنی شەراکەتی یەکێتی و پارتی چۆنە بێ لەسەر تعریفکردنی مەسئولیاتەکانی کە هەیە لەسەر ئەو کێشانەی یا ئەو جیاوازیانەی کە پارتی و یەکێتی هەیەە لە چارچەوەی حکومڕانی ئەوانە تعریفی تازایان بۆ بکە زائیدەن ئەو تعریفە دەبی ئەوە بگرێتەوە سیاست بگرێتەوە جیهازی ئەنجومەنی دادوەری و دادوەری بگرێتەوە جیهازی تەشریعی بگرێتەوە پەرلەمان و حکوومەت و جیهازی تەنفیزیی بگرێتەوە بۆ ئەم مەوزوعە ئەو هەیئەتە ڕەشنووسەکەی خۆی ئامادە کردیە ڕەنگە هەموو کێشەکانیان پێ تەواو نەکرای بەشێکی ماوەتەوە بۆ سەرۆکی هەردوو هەیئەتەکە بۆ کاک قوباد و کاک هوشیار بەڵام ڕەنگە هەمووی ئەوانیش پێیان چارج نەکرێ ئەکید لە نەتیجە دمێتەوە بۆ کاک بافل ئەرێنی بوو ئەوەی ئەوان نیانتوانی ببینێتەوە بۆ کاک بافل و کاک مەسعود یان کاک مەسعود کاک نەیچی بزان لەوانە کێ دێ من تەسەور دەکەم هەردوو لا ڕغبەتێکی جددیان هەیە
لە پێکەوە ئیشکردن و هەستیاری قۆناغەکە باش ئەزانن، یعنی دیراست کراوە و گۆڕانکاریانەی کە لە ڕۆژاوە و سووریا هاتە پێشێ، هاتنی بەڕێز سەرۆک ترامپ بۆ سەر حوکم، ئەو کێشانەی کە لەگەڵ غەزە و دیسان ئێران و ئەو کێشانە هەیە. من پێم وایە ئێمە لەم شەڕ و پێکدادان و ناکۆچیانە زۆر دوور نین. بەلای کەین بۆ پاراستنی خۆمان و ئامادەکردنی خۆمان بۆ بەرەنگاربوونەوەی هاڕەشەیە ئەگەر هەیە لە سەرمان پێویستە پەلە بکەین لە حکوومەتێکی دروستکردنی حکوومەتێکی کارا و بەرنامەیەکی درست و هەروەها پەرلەمانێکی چالاک کە بتوانی بە ئیشە تەشریعی و چاودێریەکانی خۆی هەڵسێ. ممکنە زۆربەی ڕۆژنامە نووسەکان و جەنابیشت چاوەڕێی چەند مانگی تر چەند ڕۆژی تر ئاستی ئەوە زەحمەتە، ئەوە عیلاقەی بە ئالەتی ئیشی ئەو شاندە هەیە، شاندی دانوتکار چەند ئەوان زوو دەستونت پەنجە نەرم دەکەن بۆی بەهانایی داخوازیەکانی یەکتری بێن و من پێم وایە لە بارودۆخێکی وەکۆی ئێستا پێویستە هەوڵێەوە بدەین سەقفی داخوازیەکانمان بگونجێنین لەگەڵ ئەم گۆڕانکاری و هەستیاری قۆناغ. توانین بە ڕێژەی سەدی قسە بکەین بۆ نمونە چەندێک نزیشین؟ نەشتیوان ناتوانم ڕێژە مێژە خراپە. باش، بابەتی پرسی موچە کە بۆتە سەردیاڕی هەموو هەواڵەکان و باسی ئەوەکرێکانی تر ئەم موچە داوەشەکرێت لیز بڵاوەکرێتەوە لە کۆبوونەوەکاندا ئەوەی کە دەبینێت بۆ پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا خاڵی سەرەکی بووە کە قسەی لەسەر بکرێت کە ئیتر ئەوە نەبێتە سەردیاڕی هەواڵەکان؟ کێشەی موچە لە ئەسڵدا چارەسەر بووە. ئەمە بڕیارێکی محکەمەی فیدرالیمان هەیە بۆ کۆتایی هێنان بە مناقەشەی موچە و جیاکردنەوەی موچە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەبەر ئەوەی هاوڵاتی کە مانجێکی ئیشەکە علاقەی چیاگەر لێک تێگەیشتنێکی تەواو لەسەر مەسلەیەکی معەن لە نێوان هەرێم و بەغدا نیە ئەو موچەکەی تاخیر بێ. بۆیە ئەو مۆزوعە عیلاج کراوە. ئەگەر کەم و کوڕێکی هەبێ و کەم و کوڕێ ڕەنگە جاروەیە یعنی پێم وایە لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتی ئیشەکەیە، ینی وەزارەتی مالیەی هەرێم و وەزارەتی مالیەی عێراق ئەما کەمە ڕەنگە و وردبینێکی زیاد لە پێویست لە هەمان کاتیشدا هەوڵ نادرێ کارێکی پسپۆڕی زۆر تەواوی لەسەر بکرێت. لەوە دەچێت ئەمە گەیشتێتە قۆناغی کۆتایی جارێکی تر باسی کێشەی موچە نەکرێ، چونکە ئەگەر مەسلەیەکی تریش هەبوو مەسلەی هەناردەکردنی نەوتوانە ئەوەش تەقریبەن کۆتایی هاتووە بەو بڕیارەی کە پەرلەمان دای لەسەر تەحدیدکردنی سعرەکە. پێم وایە ئەمە کێشەی هەردوو لای چارەسەر کردووە. بابەتی تەوتینیش چارەسەر بوو. بابەتی تەوتین بابەت ئەوە لە سەرەتاوە من وتومە تەوتین پێویستە تەرکرێ بۆ هاوڵاتی تەرکرێ ئەو لە ڕقم حسابی خۆی دەکاتەوە. ئێمە بانکمان هەیە، بەڵام من تەفزیلەکەم بانقێک پشتیوانێکی حکومی هەبی لە ئەوەی کە بانقێکی ئەهلی پشتیوانی حکومی نەبێ، چونکە تۆ ئەگەر لە جەیەک حیسابی بانق دەکەیەوە بڕۆی برێ وڵا سیولەمان نییە بچی بڵێ وڵایەن پارەکەی تۆمان داوەتەوە قەرزی کارەبا و نازم چی لەسرە ناوە نابێ. ئەو دەبێ ئەو ئازادیە بە هاوڵاتی بدا خۆی تەسەڕوفکە بە پارەکەی خۆی، چۆن قەرزی خۆی داتەوە، چۆنی سەرفەکە و کەی پێویستی پێ بیداتێ. من ئەوەی کە ئاگادار بم ساڵی 2025 ڕەنگە کێشەی موچە نەبێت. باش، پرۆسێکی ترێکە پرۆسی هەڵبژاردننی عێراق لە پێش هەڵبەت لە کۆبوونەوەکانە بە تایبەت و غەیری کۆبوونەوەکانیش باسی ئەوە نەکراوە کە لایەنی کوردی بۆ پێی کێسە جەنابیشت پێشتر ئاماژەت پێکرد کە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکە کە چاودێرانی سیاسیش دەڵێن قوڵب دەدات و
هەر ڕۆژ و یاخود هەر مانگەوە ساڵ و گۆڕانکاریشیە لە کۆبنەوەکانە باسیەوە نەکراوە کە لایەنێکی یەکگرتو هەبێت یاخود لایەنێکی کوردی یەکگرتو هەبێت مەبەستم لە یەکلیستی نییە لایەنێکی کوردی یەکگرتووە بێت بتوانێت بە شێوەیەک پارێزگاری لە قەوارەی هەرێمی کوردستان بکات و هەوڵ بۆ ئایندە بدات باسی ئەوە کراوە لە کۆبوونەوەکانە کێشەی زۆر هەیە کە پێویستی بە تەبایی هەیە لە ناو گروپە کوردیەکانی کە لە پەرلەمانی بە تایبەتی لە پەرلەمانی عێراق ئێمە ناو پەرلەمانی کوردستان لەگەڵ یەکین ینی کورد لەگەڵ کوردە ڕەنگە و کێشە زۆر گەورە نەبێ کێ لە مخالیفە و کێ موافقە یا چۆن تەسەڕف دەکرێت لەگەڵ حکومەت چۆن تەسەڕف دەکات ئەمانە هەمووی لە ناوەخۆی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر دەبێت بەڵام دەبێت ئێمە تەجربەی ئەومان وەرگرتوێت تا ئێستا لە ناو جمگە ئەساسیەکانی دەوڵەت لە عێراق خەڵکێک هەیە زۆر مرتاح نییە لەو پێشکەوتنانێک کە لە هەرێمی کوردستان دێ هاتووە و ڕەنگە بە دوای بەهانە دەگەڕێ بۆیە ئێمە هەوڵی ئەوە بدەین دەبین ناو پەرلەمانی عێراق پێکەوە ئیشکردن تەباییەکی زۆر درستمان هەبێ بۆی ڕێگە لەو کارانە بگرین کە بەهانە دەبن بۆ ئەوانەی کە دانەوەی کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکەن ڕقم یەک ڕقم دوو تۆ لەوێ دیارە و شیعە سوننەیە کووردە ماڵی شیعە لە کاتی پێویست هەموو جارە یەکگرتوو دادەبەزن سوننە قەتیش یەکگرتو نەبوو یەکگرتوش نابێ بەڵام بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان پێویستە و تەجربەی کەرکووک نوێ نەکەینەوە هەوڵی ئەوە بدەین لە تەجربەی کەرکووک شتێک فێر بین ئێمە بەیەکەوە بە تەبایی دەتوانین زیاتر خەڵک بۆ سەر سندوقی دەنگدان بێنین و زیاتر دەنگ بێنین و هەوڵی ئەوە بدەین بە شێوەیەک بێکە لە پەرلەمانی عێراقیش گروپە کوردیەکان هاوکاری یەکتری بن بۆ پارێزگاری لە پێگەی هەرێمی کوردستان و بەرەو پێشبردن پێتان وایە زیاتر دەنگ بێن لەم انتخابات هەیە مەقسەد یەکێتیە ناوە جارێ زووە لەسەر ئەوەی دەنگمان چۆن دەبی لەو انتخاباتی دێ و چەند خەڵک بەشداری انتخابات دەکات چەند بەشداری انتخابات دەکات لە انتخاباتی هەرێم حدودی 72% بەشداریان کرد لە هەڵبژاردننی عێراق ئەوەندە کەسە بەشداری دەکات پێم وایە هەڵبژاردننی عێراق گرنگە زۆر گرنگە چونکە ئێمە وەکو وتم ئەگە کێشەیەکمان ناوخۆمان هەبی لێرە لە ناوخۆمان دەبینێتەوە بەڵام لەگەڵ عێراق کێشەمانەوی تاثیر لە زۆر شتی تر دەکاتن لە ئەو بابەتانەی کە وەکو موچێ وەکو بارودۆخی ئەمنیە وەکو زۆر شتی فیدرالی کە لە چوارچێوەی سەلاحیەتە حەسریەکانە و هەرێم دەتوانین دەوری تێدا ببینی و لە مادەی ١٠ ڕەنگە ئەکەر ناکۆچیمان هەبێ و کاتە بە ئاسانی نەتوانین دەوری تێدا ببین شتێکی تری هەیە کە گرنگە قسەی لەسەرکرێ بە تایبەت لە دوایەوەی کە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاژیرە ئەویش بابەتی هەمە چەشنکردنی استراتیژیە ئابوووریەکانە بە شێوەیەکی تر بڵێم بایەخ تەنها بە نەوت نەدرێ بەڵکو کەرتی ئابووری تر بۆم نە کشت و کاڵە پیشەسازی ئەوانی تر بۆ بەرهێنا بکرێتە چەکێک بۆ ئەوەی کە ئیتر بتوانن لەم ڕێگەیەوە داهات زیاد بکرێت و دای تاک ببرێت بەڕێوە لە کۆبوونەوەکان ئاباسی ئەوە دەکرێت کە استراتیژی ئابوووریەکان هەمە چەشن بکرێت تەنها پشت بە نەوت یاخود موچە نەبەسرێت خەڵک هەان بدرێت دەبێت دڵنیابی لەوەی کە ئێمە باز دەکەین لە کۆبوونەوە حکوومەتێکی کارامانەی بێ پەرلەمانێکی چالاکمانە بێ بۆ بەشێکی بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان و چارەسەرکردنی کێشەی خەدەماتە پێشکەش بە خەڵک بکرێت و ئەم مەسەلەیە بەبێ ڕازیکردنی شەریعەیەکی گەورە لە کۆمەلگای ئێمە ناکرێت ئەویش جوتیارانی کوردستان کە ژیانیان بەندە بەژێکی زۆریان بە کشت و کاڵ بە ئاوی هەرێمی کوردستان بە زەمینی هەرێمی کوردستان و پێویستە یارمەتی بدرێن بۆ ئەوی ئێمە بەلای کەمی ئاسایشی خۆراک
بە شێوەیەک بی کە هەرێمی کوردستان مەشاکلی خۆراکی نەبی وە ناکرێت بۆ وڵاتێک کە ئەو هەموو عەرزە بە پیتەی هەیە ئەو هەموو ئاوی هەیە ئەو هەموو دەستی ڕەنگینەی هەیە بۆ نانی ڕۆژانە گەنم لە دەرەوە بینی و جۆ لە دەرەوە بینی و پێویستیەکانی ژیان لە دەرەوە بینی پێویستە لە وڵاتی خۆمان ئێمە یعنی تەسەور دەکەم سەروی ملیۆنە کونی و داهاتی گەنممان دەبێ ئەگە باش ئیدارەی بدەین زیاتریش بگرە ئەگە باش ئیدارەی بدەین ئەوە نەتەنها بەشی خۆمانە بەڵکو بەشێکی زۆریشی توانین تەزدیق بکەین هەوڵ بۆ وەزارەتی کشتوکاڵ نایە کاکسادی بەڵێ هەوڵ بۆ وەرگرتنی پۆستی وەزارەتی کشتوکاڵ نا من وەزیری کشتوکاڵ بوومە لە کابینەی دووەم لە کابینەی موحەدی دووەم باش بکەم کۆتا پرسیارم هەڵبەدەم پرسیارە بەلای منەوە گرنگە منەوە خۆم و ڕۆژنامەنووس پێم وایە هەندێک جار پێشبینی دەکەیت هەڵبەت پێشبینیەکانیشت دەنگدانەوەی زۆرێنێ پێشبینی سادی ئەحمەد پیرە چییە بۆ 4 ساڵی ئایندەی گریمان حکوومەتی هەرێمی کوردستان پێگەێنرا 4 ساڵی ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان بەم پێی کە ئەم من ئەوەی ببینم ئەوەی کە کراوە ئەوەی کە ئێستا دەکرێت ئێمە هیچ شتێک بە تەمای قەدەر لێ نەگەڕین باش و ئێمە ڕێ بگرین لەو کەسانەی کە پێیان وایە یعنی ئێمە ئەگە باسی پاڵەوانێتی بکەین هەموو تاکێکی کورد لە ڕاپەڕینی ساڵی نەوەتویەکەوە بگرە شەڕی بەرەنگاربوونەوەی ڕژێمی بەعەز لە کۆن پاڵەوانە جا لە ماڵەوە تەحەمولی کردبێ لە سزن تەحەمولی کردبێ لە مەیدانی شەڕ نەبەردی تۆمار کردبێ بۆیە من پێم وایە ئێستا زۆر کەس ئەو قۆناغانی نەدیوە گەنجش بۆ مشکلی نییە ئێستا پێی وایە لە یەک چاو بدەی بینی چاوەکەی تری ناکاتەوە هەر خۆی بە پاڵەوان دەزانی هەر حیزبەکەی خۆی پاڵەوان دەزانی ئێمە ناومە حیزبەکان پاڵەوانمان هەیە و هەموو حیزبەکان پاڵەوانێتی و نەبەردیان تۆمار کردووە لە زمانی شەڕی چەکدار لە زمانی پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان لە ڕاپەڕین لەگەڵ جەماوەری کوردستان و گۆڕینی ئەم گۆڕانکاریە بە ئەم شکستەی سەدام حوسێن لە ڕاپەڕینەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمان و بۆ دروستکردنی حکوومەتی هەرێم ئەمە جورئەتێکی گەورەی دەویست ئەمە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان جورئەتی ئەوەی هەبوو بەرەو ئەم قۆناغە هەرێمی کوردستان ببە بۆیە من پێم وایە ئەگەر بمانەوێ مێژوو بنووسینەوە پێویستە ئەم بڕیاری هەڵبژاردننی یەکەم بۆ پەرلەمانی کوردستان و دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جاری یەکەم لە هەرێمی کوردستان ئەمە پێویستە لەسەر وەکو نەقشی بەردا پێویستە بە بەرز بنرخێندرێ و بە جوانترین شت برازێنرێتەوە و بنووسرێتەوە دوای ئەوە ئێمە پێویستە هەوڵی ئەوە بدەین تەگەرە بۆ بەرەو پێشچوون نەبینە ئەوڕۆ دەبینین هەرێمی کوردستان بەشداری دەکەن لە کۆنفرانسی ئاسایی لە داڤۆسی اقتصادی لە کۆڕ و کۆبوونەوەکانی دەوڵەتان لە سعودیا لە چەندی لە دوبەی لە چەندی جێگای تر یعنیەوە قابل مقارنەی هەرێمێکی بەدبەختی گەمار و دراو دەکرێت یا پێگەیەکی بەهێزی هەیە لە گۆڕانکاریەکانی کە لە کۆمەلگای نێونەتەوەی دێتە پێشێ لە ناوچەکە و هەرێمی کوردستان حزوری هەیە حزوری هەیە لە شەڕی ڕاب حزوری هەیە لە پرۆسەی دیموکراسی حزوری هەیە لە کۆتایی هێنان بە کێشە و گرفتەکانی ناوچە ئەوڕۆ بۆ ئێمە کارێکی زۆر پیرۆزە دەبینین وەفدێکی گەورە لە تورکیاوە هاتوون لایەن دەم پارتی بۆ سەردانی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن و وەرگرتنی ڕێی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرۆسەی ئاشتبوونەوە و خاوکردنەوەی گریژەکان لە تورکیا پێم وایە ئەمە یەکەم گرنگە کە ئێمە دەبینین لە ئاستێکدان کە پرسمان پێ دەکرێت دیار دەتوانین تاسیرێک بنوێنین و گرنگە ئەوەی کە ئێمە
لەگەر هەبوونی چەندین ناکۆچیش لەگەڵ یەکتری بەڵام لە قۆناغە جددیەکاندا عنوانی یەکتری دەزانین و هاتین لە دەرگای یەکتری دەتین ئەمە کارێکی باش. لە قسەکەی جەنابەوە بیرکەوتە بام بکەم کۆدا پرسیار هەندێک زانیاریمان بەرێ لەسەر سەردانی وەفدەکەی ئیمڕاڵی باسی چی کرا لەو کۆبوونەوەیە بە چا ڕاستەیە؟ بەڵات لە ڕاستیدا ئەوانە هاتوون نامەی کوڕاسپادەیەکی سەرۆک ئۆجەلانیان پێ بووە لەگەڵ سەرۆکایەتی دیموکراتی کوردستان و سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی لێ بکەن. کۆبوونەوە هەردوو کۆبوونەوەیان کردووە بەڵام باشتر وایە لێ بگەڕێن ئەوە وەفدەگە بگاتەوە تورکیا و ئاکامەکەی بێپێدەوەی ڕاگەاندن بکەوتە تەفسیرکردن. پێما ئەو لێگەڕێن جارێ بە ئەوان خۆیان ئیسفادەیەکی لێ دەکەن و شەوەی خۆیان بڵاوی دەکەنەوە ئەوی پەیوەندی بە ئێمەوەی ئەو کاتە بە یەکەوە بڵاوی بکەینەوە باشتر. زۆر بەڕە سعدی ئەحمەد پیرە و تەبێژێکێتی زۆر زۆر سپاس. زۆر بەخێر بێت سەرچاو. خۆشەویستان دیداری ئێستان پێشکەشکردن هیوادارم حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بە زووترین کات دەست بەکارەکانی بکە و ئەو کێشانی کە وابەستەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چارەسەر بێت. ئاسوودە.